زیاتر لە 11,000 ساڵ لەمەوبەر لە کوردستان شۆرشێک دەستی پێکرد. ئەم شۆرشە ئەمڕۆ بە شۆرشی کشت و کاڵی ناسراوە. شۆرشەکە بناغەی شارستانیەتی مرۆڤایەتی دانا و گۆڕانکاری گەورەی لە کۆمەڵگەی مرۆڤایەتیدا کرد. با بەیەکەوە بزانین شۆرشەکە چۆن ڕوویدا و گۆڕانەکان چۆن بە دوای داهات. لەگەڵمان بن. ئێرە بێستانسوورە. بۆ زۆرینەمان بێستانسوور گوندێکی جوانە لەسەر ئەم چەمەپاکە لە شارە زوور. بەڵام بۆ شوێنەوارناسان ئێرە شوێنێکی ترە. بێستانسوور یەکێکە لە شوێنە گرنگەکانی جیهان بۆ تێگەیشتن لە قۆناغی سەرەتایی نیشتەجێبوونی مرۆڤ. لێرە و چەند شوێنێکی تر لە کوردستان بۆ یەکەم جار شۆرشێک ڕوویدا کە بە شۆرشی کشت و کاڵی دەناسرێت. ئەم شۆرشە بۆ هەتایی ژیانی مرۆڤایەتی گۆڕی. تا نزیکی 12,000 ساڵ لەمەوبەر مرۆڤ گەڕۆک بوو. دەبوو بەردەوام بە دوای خۆراکدا لە شوێنێکەوە بچێ بۆ شوێنێکی تر. ئەم ئەوداڵیە وەکووتمان بە دوای خۆراکدا بوو. ئەمە وای کردبوو مرۆڤ پابەندێکی بەهێزی بە هیچ شوێنێکەوە نەبێت. بەڵام نزیکەی 11,000 ساڵەمەوە پێش ئەمە گۆڕا. بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیدا باو باپیرانمان لەسەر ئەم خاکە دانەوێڵەیان چاند. ئەم دانەوێڵە چاندنە ئەمڕۆ بە شۆرشی کشت و کاڵی ناسراوە. شۆرشی کشت و کاڵی کۆڵەکە گرنگەکانی شارستانیەتی مرۆڤایەتی دانا. گۆڕانکاری لە ژیانی کۆمەڵگەی ڕاوکەرەوە بۆ جوتیاری نیشتەجێ پرۆسێکی خاو بوو هەزاران ساڵی خەیان تا مرۆڤ ببێتە نیشتەجێی تەواو. ئەم گۆڕانکاریە هەرچەندە دواتر لە زۆربەی شوێنەکانی جیهاندا ڕوویدا، بەڵام لە هەندێک ناوچەدا بە هۆکاری جیاواز بە تایبەت ژینگەیی ئەوە زووتر ڕوویدا. کوردستان یەکێک لەو شوێنانی جیهانە کە سەرەتا ئەو گۆڕانکاریەی تێدا ڕوودا. لەبەرەوە بۆ لێکۆڵەران و شوێنەوارناسان کوردستان زۆر گرنگە بۆ تێگەیشتن لەو گۆڕانکاریە مەزنە لە ژیانی مرۆڤایەتیدا. ئەوەش لەبەر ئەوەی کە شوێنەوارەکانی کوردستان زانیاری ورد دەبەخشن سەبارەت بەوەی کە چۆن خۆراک، ژیانی کۆمەڵایەتی، کەلوپەل، ئاین و چەندین لایەنی تر لەگەڵ ئەم شۆرشەدا گەشەی سندووە و گۆڕاوە. چەندین شوێن لە هەر چوار پارچەکەی کوردستان دەستنیشان کراوە کە هەر یەکەیان بەشێک لە وردەکاری قۆناغەکانی ئەو گۆڕانکاریان لەخۆگرتووە. هەروەک هەندێکیان لەم نەخشەیە دەبینرێت وەک جانی، شێغاوە، تەپە ئاسیا و گەنجدارە، چەرم و بێستانسوور، تەل جودەیدە، چەکەر بازار، قەرەجەداخ و چەندین شوێنی تر. ئەمانە تەنها چەند ناوێکن هەڵبژێراون، لەنا شوێنەوارەکان زۆر لەوە زیاتر. گۆڕان لە ژیانی ڕاوکەریەوە بۆ جوتیاری نیشتەجێ گەورەترین گۆڕانکاری مێژوو بوو بۆ کۆمەڵگەی سەرەتایی. بۆ یەکەم جار مرۆڤ لەسەر خاکی کوردستان وەک جاران پێویست نەبوو کە بە گەڕۆکی بمێنێتەوە، بەڵکو شوێنی نیشتەجێبوونی دروست کرد بۆ ئەوەی کە لەگەڵ کشت و کاڵەکەی تا بژی و چاودێری دەغڵ و دانەکەی بکات. سەرەتای گوندی نیشتەجێی بەم شێوەیە دروست بوو و شارستانیەتیش بەهۆی ئەمەوە گەشەی سندووە کە خۆراکی زیادە لە ئەنجامی کشت و کاڵی دانەوێڵەدا هاتەکایەوە، ئیتر لە تەکیدا نیشتەجێی دەستی پێکرد. نیشتەجێبوون و کۆکردنەوەی دانەوێڵە لە گەنجینەکاندا بوو بە سەرەتایی گۆڕانکاریەکی مەزن، لەبەرەوەی ژمارەیەکی بەرچاو لە خەڵک لە شوێنێکدا بە شێوەیەکی بەردەوام بەیەکەوە دەژیان و ئاڵوگۆڕی بیر و بۆچوونیان دەکرد. جگە لەوە خۆراکی زیادەوای کرد کە پێویست بە پیشەی تر هەبێت
ئەو پیشانەش لە دەرەوەی کشت و کاڵ خۆیدا. بۆ نمونە کوپە دروستکەر، مۆسیقاژەن، حەقایەت خوان، پیاوی ئاینی و چەندین پیشەیتر هاتەکایەوە. ئەوەش ئابووری کشت و کاڵ بوو کە دەیتوانی پاڵپشتیان بکات. ئەمڕۆ دەستگا ئەکادیمیە جیهانیەکان دەیانەوێت لە وردەکاری پرۆسەی گۆڕان لە مرۆڤی ڕاوکەرەوە بۆ مرۆڤی نیشتەجێ بگەن. یەکێک لە شوێنە گرنگەکان لە جیهاندا بۆ ئەو بابەتە کوردستانە. بۆ نمونە ئێستاکە پرۆژەیەک هەیە لە کوردستان بە پرۆژەی Central Zagros Archaeological Project دەناسرێت، واتە پرۆژەی شوێنەواری ناوەندی زاگرۆس. ئەم پرۆژەیە لە ساڵی 2007ەوە لێرە کار دەکەن. ئامانجی ئەم پرۆژەیە تێگەیشتنە لە وردەکاری ئەو پرۆسەیە، چۆن مرۆڤ لە ڕاوکەریەوە بوو بە مرۆڤی نیشتەجێ. جا بۆ ئەوەی ئەم پرۆژەی ناوەندی زاگرۆس هی شوێنەواری بۆی بە ئامانجەکەی بگات، ئەبێت ئەو سنوورە دەستکردە ببڕێت کە لەسەر خاچی کوردستان کراوە. بۆیە بەشێکی کارەکانیان لە باشوور و بەشێکی لە ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەوانەی باشوور لە پارێزگەی سلێمانی لە بێستانسوور لێرە و لە زارزی و لە شەمشارایە. ئەوەی ڕۆژهەڵاتی کوردستانیش لە پارێزگەی کرماشانە لە شێغاوا و جانی. بەڵام پرۆژەکان هەرەمانە نین. چەندین پرۆژەی تر لە هەر چوار پارچەکەی کوردستان بەردەوام دەکرێت و کراوە. هەمووشی بۆ هەمان ئامانج تێگەیشتن لە پرۆسەی نیشتەجێبوونی مرۆڤ و دەستپێکردنی شۆڕشی کشت و کاڵی. ئێمە هەمیشە وا ڕاهاتوین کە زۆر بەمان ئاماژە بە شۆڕشی پیشەزازی بکەین، وەک سەرەتای گۆڕانکاری گەورە لە ژیانی مرۆڤایەتیدا. شۆڕشی پیشەسازی کە لە ئەوروپاوە بەرپا بوو هەمیشە جێی بایەخ بۆ لامان، بەڵام لە ڕاستیدا بناغی شارستانیەتی مرۆڤایەتی شۆڕشی کشت و کاڵ داینەوە، نەک شۆڕشی پیشەسازی. ڕاستە شۆڕشی پیشەسازی کە لە ئەوروپادا دەسی پێکرد بۆ هۆی بەرهەمی زیادە و دواتر چەندین گۆڕانکاری بە دوای خۆدا هێنا، بەڵام شۆڕشی کشت و کاڵی کۆڵەکە بنەڕەتیەکانی شارستانیەتی مرۆڤایەتیدانە. وەک ئاماژەمان پێکرد لێرە لە کوردستانەوە بۆ یەکەم جار مرۆڤایەتی دانەوێڵەی چاند. ئەمە بوو بە سەرەتای شارستانیەت. لەبەرەوە کاتێک کە دەگوترێت کوردستان لانکەی شارستانیەتی مرۆڤایەتیە، ئەمە هەر قسە نییە. لە ڕاستیدا زۆربەی ئەو شتانەی کە بناغی شارستانیەتن لە کوردستانەوە دەستیان پێکردو. بۆ نمونە یەکەم گەنم چاندن لە جۆری ئینکۆن لە جیهاندا لەسەر خاکی کوردستان ئەنجامدراوە. یەکێک لە کۆنترین تۆڕی ماسی لە جیهاندا لە بێستانسوور دۆزراوەتەوە. کۆنترین پەرزگە لەسەر گۆی زەوی لەسەر خاکی کوردستانە و لە نزیک شاری ئورفەیە لە باکووری کوردستان. قۆناغی پێشنووسینی مێخی لە کوردستانەوە دەستی پێکردووە. کۆنترین تاقی تەلارسازی کە بە هەیوان ناسراوە لە مێژوودا لەسەر خاکی کوردستانە لە تەپەگەورە. کۆنترین هەڵکەندراوی سەر چیا و ئەشکەوتەکان لە مێژوودا لەسەر خاکی کوردستانە. سەرەتای زمانی هیندۆ-ئوروپی لە کوردستانەوە دەستی پێکردووە. ماڵیکردنی بزن و مەڕ و بەراز و ڕەشە وڵاخ لە کوردستانەوە دەستی پێکردووە. بۆ نمونە ئەم بێستانسوورەی کە ئێمەی لین لێرە تۆڕێک دۆزراوەتەوە، تۆڕی ماسی کە تەمەنی 8500 ساڵە. ئەمەوە دەکات ببێت بە کۆنترین تۆڕ لە مێسۆپۆتامیادا. واتە باو باپیرانمان لەسەر ئەم خاکە ئالەم چەمە 8500 ساڵ لەمەوبەر لێرەدا ماسییان گرتووە. تۆڕەکە خۆی نەدۆزراوەتەوە، بەڵام شوێنەوارناسان هاتوون لە ڕێگای ئەو پاژماوەی کە تۆڕەکە لەسەر بەردەکان بەجێشتووە تێگەیشتون کە ئەمە تۆڕی ماسیە و چەندین ئەگەر وەرگیراوە سەبارەت بە ڕۆڵی ئەم تۆڕە، بەڵام دوایی زۆری نەگەیشتونەتە سەرەوەی کە ئەم تۆڕە بۆ ماسی گرتنە. ئەم تۆڕە وا دەکات وەکو گوتم کە
کە بێت بە یەکێ لە تۆڕە دێرینەکان و یەکەم تۆڕ لە ناوچەی مێسۆپۆتامیادا، بەڵام هەرم تۆڕە نییە. لە ڕاستیدا یەکەم گەنمی چێنرا و لە جیهاندا لە سەرم خاکە لە کوردستان چێنراوە. لە زۆر لە شوێنەوارەکانی کوردستاندا پاژماوەی چاندنی گەنم دۆزراوەتەوە، بەڵام شوێنەوارێک لە باکووری کوردستان هەیە کە بە قەرەچەداغ ناسراوە لە نزیک شاری ئامەد یاخود دیاربەکر. دیارە ناوی قەرەچەداغ وەرجێڕاوی ناوی کوردی چیایە قەرەجانە بۆ تورکی. ئەو کنە و پشکنینانەی کە لەوێ کراون ئەوە دەخەنە ڕوو کە کۆنترین گەنمی چێنراوی جۆری ئینکۆن بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیدا لەوێ دۆزراوەتەوە. هەروەک لە سەرەتادا ئاماژەم پێکرد چەندین شوێن لە کوردستان لەم شوێنەوارانە هەن کە گرنگیان هەیە بۆ مرۆڤایەتی. بۆ نمونە لە کرماشان چەندین ناوچە هەیە لەوانە تەپە ئەفراسیا و جانی، شێغاوا و چەندین شوێنی تر. شوێنێک هەیە بە گەنجدارە ناسراوە، لەوێ پاژماوەی کۆنترین بزنی ماڵیکرا و لە جیهاندا دۆزراوەتەوە. ئەم وێنەی دەیبینن ئەوە جێسمی کۆنترین بزنی ماڵیکراوە لە مێژووی مرۆڤایەتیدا. تەمەنی ئەم جێسمە 10,000 ساڵە. ڕاستیەکەی هەموو بەشەکانی کوردستان بەڵگەی شوێنەواری زۆربەی قۆناغەکانی گەشەسەرنی کۆمەلگەی مرۆڤایەتی تێدایە. بۆ نمونە چەند قۆناغێک بە ناوی کوردستانەوە ناونراوە. یەکێک لەوانە کللتوری زارزیە. کللتوری زارزی بە ناوچەیەکەوە ناونراوە لە سلێمانی. ئەم کللتورە 20,000 ساڵ لەمە پێش تا 10,000 ساڵ لەمە پێش لەخۆ دەگرێت. کللتورێکی تر لە جیهاندا بە کللتوری برادۆستی ناسراوە. ئەم کللتورەش قۆناغی 36,000 ساڵەمە پێش تا 18,000 ساڵەمە پێش لەخۆ دەگرێت. واتە بۆ شوێنەوارناسان هەر قۆناغی پێش نیشتەجێیی و نیشتەجێیی نییە کە گرنگە، بەڵکو زۆربەی قۆناغەکان لە کوردستاندا شوێنەواری بەجێهێشتووە و تەنانەت هەندێک لەو قۆناغانە بە ناوی شوێنی کوردستانەوە ناونراوە. ئەگەر سەیری ئەم نەخشەیە بکەین، ئەوە مێژووی ماڵیکردنی ئاژەڵ و دانەوێڵەی بۆ یەکەم جار لە مێژوودا خستۆتە ڕوو. بۆ نمونە بزن و مەڕ و گاو بەراز لە کوردستاندا بۆ یەکەم جار لە مێژوودا ماڵی کراوە. هەروەک لە نەخشەکەدا دیارە بزن و مەڕ 11,000 ساڵ لەمەوبەر لە کوردستاندا ماڵی کراون، لە کاتێکدا کە بەراز نزیکی 10,500 ساڵ لەمەوبەر و ڕەشەوڵاخ نزیکی 10,000 ساڵ لەمەوبەر. هەروەها نیسک و نۆک و چەندین دانەوێڵی تر لە کوردستان یان خاکی نزیک کوردستان بۆ یەکەم جار لە مێژوودا چێنراوە. ئەگەر سەرنجی نەخشەکە بدەین کە پێشتر ئاماژەمان پێکرد سەبارەت شوێنەکانی دۆزینەوەی یەکەم گەنمی ئینکۆن، ڕێک نەخشەی ناوجەرگەی خاکی کوردستان. بەو جۆرە زۆربەی دانەوێڵەکان کە لەگەڵ شۆڕشی کشت و کاڵدا هاتنەکایەوە سەرەتا لە کوردستان و دەوروبەریدا چێنران. ئەوە وای کردووە کە کوردستان ببێتە سەرەتای دەستپێکردنی زۆربەی پایەکانی شارستانێتی مرۆڤایەتی. وەکو لە سەرەتادا ئاماژەمان پێکرد، شۆڕشی کشت و کاڵ لە سەرم خاکە لە کوردستان دەستی پێکردووە. ئەمە وای کردووە شارستانیەتەکە لێرەوە بە جیهاندا بڵاو بێتەوە. بۆ نمونە شوێنەوارێک هەیە لە باکووری کوردستان بە گرێمیرازان ناسراوە. ئەم شوێنەوارە تورکەکان ناوەکەیان گۆڕیوە بە گوپێکلی تەپە. ئەم شوێنەوارە تەمەنی 12,000 ساڵە. لەوێ کۆنترین پەرزگا لە مێژووی مرۆڤایەتیدا دۆزراوەتەوە و وەکو ئاماژەم پێکرد تەمەنی 12,000 ساڵە، واتە 7,000 ساڵ پێش شارستانیەتی میسر. مرۆڤ کاتێ بیر دەکاتەوە لە دێرینی ئەم شارستانیەتە لە سەر خاکی کوردستان،
بۆی دەردەکەوێت کە کوردستان بەڕاستی لانکەی شارستانیەتی مرۆڤایەتی. گرێمیرازان بووە بەمایی سەرنجی شوێنەوارناسان لە جیهاندا. ئەم شوێنەوارە زۆر بۆچوونی کۆنی لەسەر کۆمەڵگە دێرینەکان و توانای هونەریان گۆڕیوە. لەم شوێنەدا کە بە کۆنترین پەرزگە دادەنرێن لە مێژووی مرۆڤایەتیدا، چەندین پایەی یەکپارچەی بەردینی لە شێوەی PTT ئینگلیزی دانراوە کە بە شێوازێکی سەرسوڕهێنەر کاری هونەری نایابیان لەسەر هەڵکەنراوە. ئەم هەڵکەنراوانە گزارش لە بیر و بۆچوونی ئەو سەردەمە دەکەن و بەردەوام لێکۆڵینەوەی نوێیان لەسەر دەکرێت. ئەوەی مای سەرنجە ئەو پارچە بەردە وەستاوانە هەندێکیان بەرزیان نزیکی 6 مەترە و یەک پارچێ کە ئەوە توانایەکی گەورەی هەڵکەندن و گوێزانەوەی پێویست بووە لە سەردەمێکدا کە هێشتا کانزاژ نەبووە. قەبارەی ئەو بەردانە و توانای هونەری هەڵکەندن لەسەریان دەری دەخەن کە ئەو کۆمەڵگەیە 12,000 ساڵ لەمەوبەر لە چه ئاستێکی پێشکەوتندا بوون. ئەم شوێنەوارە بەردەوام کاری نوێی لەسەر دەکرێت و بۆچوونی نوێی لەسەر دەدرێت و چەندین تیۆری نوێ سەبارەت بە دروستکردن و هۆکارەکەی خراوەتەڕ. کە دەڵێن کوردستان لانکەی شارستانیەتە هۆکارێک هەیە لە ڕاستیە زۆربەی شتەکان یەکەم جار لە کوردستانەوە دەستی پێکردووە. شوێنوارێک هەیە بە ناوی تەپەگەورە لە نزیک مووسڵ، لەوێ یەکێک لە شارۆچکە دێرینەکانی مرۆڤایەتی لەوێ دۆزراوەتەوە. ئەو شارۆچکەیە تەمەنی 1000 ساڵە. ئەوەی گرنگە لەو شوێنەوارەدا کۆنترین تەلارسازی هەیوان کە ئەمڕۆ بەداخەوە بە تەلارسازی فارسی ناسراوە لەوێ دۆزراوەتەوە. باو باپیرانی ئێمە 6,000 ساڵ لەمەوە پێش یەکەم تەلارسازی هەیوان لەوێ دروستکراوە و لەلایەن باو باپیرانی ئێمەوە دروستیان کردووە. واتە نزیکی 3500 ساڵ پێش دەرکەوتنی فارسەکە. لە ڕاستیدا کوردستان مەڵبەندی دەستپێکردنی دەیان شتی ترە لە جیهاندا. بۆ نمونە کۆنترین هەڵکەنراوی سەربەردی جێگیر لە کوردستانە. ئەم هەڵکەنراوە لە ئەشکەوتی گوندک لە نزیک ئاکرێ دۆزراوەتەوە. لێکۆڵەران پێیان وایە ئەمە کۆنترین هەڵکەنراوی هونەریە لەسەر بەردی جێگیر لە مێژووی مرۆڤایەتی. ئەم وێنەی دەیبینن ئەوە هەڵکەنراوی ئەشکەوتی گوندکە کە بڕوا دەکرێت تەمەنی زیاتر لە 6,000 ساڵ بێت و کۆنترین هەڵکەنراوی ئەشکەوت و چێو بێت لە مێژووی مرۆڤایەتیدا. بەداخەوە لە ساڵی 1994دا دەستی شێوانی پێگەیشتۆ و خەڵکانێک بۆ مەبەستی بازرگانی و دۆزینەوەی شوێنەوار لە پشتی بەردەکە تەقاندویانەتەوە. ئەم وێنانەی کەماون هی پێش تەقاندنەوەکە جێی داخە کە ئەو سامانە نیشتیمانیانە بەو جۆرە وێران دەکرێن. خاچی کوردستان لە ڕاستیدا بۆ سەرەتای دەستپێکردنی زمانی هیندۆروپیش گرنگە. لە ڕابردوودا تیۆری جیاوازە بوو سەبارەت بە نیشتیمانی سەرەتایی دەستپێکردنی زمانی هیندۆروپی. ئەو لێکۆڵینەوە کۆنانە چەندین شوێنی جیاوازی لە ڕابردوودا دەستنیشان کردبوو وەک نیشتیمانی سەرەتایی زمانە هیندۆروپیەکان. بەڵام لە مانگی حەودی ساڵی 2023دا ئەوە گۆڕا. گەورەترین دەستگای زانستی جیهانی کە بە ماکس پلانک ناسراوە و لە ئەڵمانیایە، ئەم دەستگایە کار لەسەر بواری زانستی جیاوازی پەیوەست بە مرۆڤەوە دەکات. ئەم دەستگایە ڕایگەیان کە نیشتیمانی سەرەتایی دەستپێکردنی زمانی هیندۆروپی ئەم خاکەیە لە کوردستانەوە ئەو زمانە بە جیهاندا بڵاو بێتەوە. لە ڕاستیدا لێکۆڵینەوەکانی دوو پەرتووکی من پێشتر پێش 10 ساڵ هەمان بابەتی دووپات کردبووە کە زمانی هیندۆروپی لە کوردستانەوە بە جیهاندا بڵاو بێتەوە. سەرڕایەوە شتێکی گرنگە کە دەستگا ئەکادیمیە جیهانیەکان پشڕاستی بۆ چوونێک دەکەنەوە کە کورد پێش 10 ساڵ پێش ئەوان هەمان بابەتی بە شێوەیەکی زانستی یەکلا کردبووە.
لە زیاتر لە 200 ساڵی ڕابردوودا تیۆریەکان سەبارەت بە نیشتیمانی سەرەتایی زمانی هیندۆروپی لە گۆڕاندا بوون، بەڵام ساڵ بە ساڵ نزیک دەبوونەوە لە ناسرااو بووە و خەڵکانی تایبەتمەند لە بوارەکەدا هەبووە. پەرتووکەکەی دینەوەری لەسەر ڕوەک بەیەکێک لە باشترین پەرتووک دادەنرێت لە سەردەمی ئیسلامدا. لە ڕاستیدا ئەو زاناکوردە زۆربەی پەرتووکەکانی لە بوارەکانی تریشدا بۆ نمونە ئەستێرەناسی و کەشناسی بناغی بوون. ئەو یەکەم زانای کورد بوو کە هەتاوەکو ئەمڕۆ بناسرێت مێژی کوردی نووسیوە لە پەرتووکێکدا بە ناونیشانی ئەنسابل ئەکرات، واتە ڕەچەڵەکانی کورد کە بەداخەوە بزرە و کۆنترین پەرتووکە کە بناسرێت لە بواری مێژووی کووردە. لە ڕاستیدا بوونی زانایەکی وەک جەزەری جارێک تر ئەو ڕاستیە دووپات دەکرێتەوە. جەزەری زانایەکی کورد بووە و خەڵکی جەزیرە و بۆتان بووە. ئەو زیاتر لە 800 ساڵ لەمە پێش لەدایک بووە. ئەو لە بوارەکانی جیاوازی بواری زانستی وەکو ماتماتیک و ئەستێرەناسی و بواری تر بەرهەمی هەبووە. بەڵام باشترین زانا بووە لە بواری ئاودا و پەرتووکێکی تایبەتی لەو بوارەدا هەبووە. جەزەری هێندە بەتوانا بووە بە بەدیع زەمانیش ناوبانگی دەرکردووە و ئەو پەرتووکەی کە لە بواری ئاودا نووسی بووی یەکێکە لە بەناوبانگترین پەرتووک لە بوارەکەدا. تەنانەت سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە لیۆناردۆ داڤنچی سوودی لە پەرتووکەکەی ئەم زانا کووردە بینیوە. بوونی ئەم زانا کوردانە ئەوە دووپات دەکەنەوە کە زانستی کشت و کاڵ و ئاو زانستێ بووە، زانستێک بووە کە لە ناو کووردا بڵاو بووە و زانای بەتوانای هەبووە کورد. جگەلەوە سەرچاوەی زۆر دێرین تریش دیسانەوە ئەم ڕاستیە دووپات دەکەنەوە. ئەوەی کەمایی سەرنجە ئەو ڕاستیەی کە کورد سەرەتایی کشت و کاڵی دەست پێ کردووە دەما و دەم ماوەتەوە و تەنانەت چووەتە ئەفسانەی یۆنانیەوە. زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر جوگرافی ناس و مێژونووسی ڕۆمی سرابۆ ئاماژە بە ناوچەی جەزیرە و بۆتان دەکات لە باکووری کوردستان. ئەو بە گۆردیان ناوی دەهێنێت کە مانای شوێنی کوردەدا. سرابۆ دەڵێن کە کوردی کوڕی تریپتۆلیمۆس ناوچەی گۆردیێنی گرتووە و ئاوەدانی کردوتەوە. باوکی کورد تریپتۆلیمۆس لە ئەفسانەی یۆنانیدا کەسایەتیەک بووە کە نیوە خوداوەند بوو و ئەو بووە کە کشت و کاڵ و شارسانیەتی لەسەر گۆی زەوی بڵاو کردوتەوە. واتە باوکە ئەفسانیەکەی کورد تریپتۆلیمۆس داهێنەری کشت و کاڵ و زانست بووە کە ئەوە دووپاتی دەکاتەوە لە ڕابردوودا ئەو ڕاستیە دەما و دەم لە ناو خەڵکدا مابووە. جگەلەوە ناوچەی جەزیرە و بۆتان دوور نییە لە شوێنی یەکەم چاندنی گەنمی جۆری ئینکۆرن لە جیهاندا، واتە ئەو ڕاستیە مێژوویە کە بەڵگەی شوێنەواری لە پشتە وەک ئەفسانە دەما و دەم لای یۆنانیەکان تۆمار کراوە. جگەلەوە ئەو ناوچەیە زانایەکی گەورەی لێوە هاتووە کە بە جەزیری ناسراوە و پێشتر ئاماژەی پێکرا. جەزیری یەکێکە لە زانا هەرە بەناوبانگەکان لە بواری زانستی ئاودا و بە باوکی ڕۆبۆت لە قەڵەم دەدرێت. واتە ئەو ڕاستیە مێژوویەی کە کوردستان لانکەی شارستانیەت و دەستپێکردنی شۆڕشی کشت و کاڵ بووە دەما و دەم جێڕاوەتەوە و دواتر چۆتە ناو ئەفسانەی یۆنانیەوە. دەبێەوە بزانرێ سرابۆی مێژوونووس و جگرافی ناس ئەو کەسەی کە باوکی کوردی بە تریپتۆلیمۆس ناوهێناوە ئەو خەڵکی ناوچەکانی نزیکی باکووری کوردستان بووە. بە پێی شوێنی لە دایکبوونی کە پونتۆسە دیارە ئەم زانایە ئاشنایی فەرهەنگی کوردی و زمانەکەی بووە. تەنانەت سرابۆ نزیکی 2000 ساڵ لەمەوبەر ئاماژە بە هۆزێکی سراکی دەکات بە ناوی سەرەپەڕەی. هەروەها ئەو ماناکەی وەردەجێڕێتە سەر زمانی یۆنانی بە مانای سەرپەڕێن. ئەوە دووپات دەکاتەوە کە سرابۆ ئاشنایی زمانی کوردی بووە. هەر لەبەر ئەوەشە ئاوەدانکردنەوەی جەزیرە و بۆتان دەگەڕێنێتەوە بۆ کەسایەتێکی ئەفسانەیی
بە ناوی تریپتۆلیمۆس. تریپتۆلیمۆس نیوە خوداوەند و نیوە مرۆڤ بووە. ئەو کەسە بووە کە زانست و کشتتوکاڵی لەسەر زەوی بڵاو کردوێتەوە. ئەم ئەفسانەیە ئەفسانەی تریپتۆلیمۆس نزیکەی 2800 ساڵ لەمەوبەر لە ناو یۆنانەکاندا تۆمار کراوە و لە چەندین سەرچاوی یۆنانیدا ئاماژەی پێکراوە. ئەو ڕاستەی کە کورد بەنتواناترین کەس بووە لە بواری کشت و کاڵدا، سەرچاوی تری سەردەمی ئیسلامیشی لە پشتە. ئیبن وەحشیە کە لە سەدەی نۆهەمدا ژیاوە و خۆی بە کلدانی ڕقڵم داوە، ئەو دەڵێک کە کورد لە زانستی کشت و کاڵدا لە کلدانیەکان بەتواناتر بوون. ئەو بەردەوام دەبێت و دەڵێت کە لە شام بووم دوو پەرتووکم لەلا بوو، یەکێکیان سەبارەت بە ڕوانی مێ و دارخورما و ئەوی تریان سەبارەت بە کێشەکانی ئاو و چۆنێتی دەرهێنانی لە شوێنێک کە ئاشنابی پێی. من ئەوانم وەرگێڕا لە زمانی کوردیەوە بۆ عەرەبی هەتاوەکو مرۆڤایەتی سوودی لێ ببینێ. واتە ئەمە هیچ گومانێک ناهێڵێتەوە کە زانستی کشت و کاڵ لە ناو کورددا زانستێکی بڵاو بوو و بەڵگەی یەکەم ئەوەیە کە کەسێکی کلدانی خۆی دەڵێت کورد لە بوارەکەدا لە کلدانی باشتر بوون و دواتر ئەو دەڵێت کە دوو پەرتووکی لە زمانی کوردی وەرگێڕاوە بۆ زمانی عەرەبی بۆ خزمەتی مرۆڤایەتی. جگەلەوە ئیبن وەحشیە ئاماژە بەوە دەکات کە کوردەکان گوتویانە ئەوان پەرتووکی کشت و کاڵی ئادەمیان هەیە. لە ڕاستیدا ئەو ئادەمەی کە کورد ئاماژەی پێکردووە کەسایەتێکی سۆمەریە. ئادەم ئەو کەسەیە کە لە چیرۆکە سۆمەریەکاندا نووسین و زانستی بەناو مرۆڤایەتیدا بڵاو کردوتەوە. ئەوەی کە ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە، ئیبن وەحشیە چەندین جار لە پەرتووکەکانی تریدا ئاماژە بە بۆچوونی ئادەم دەکات لەسەر کشت و کاڵ. جگەلەوە شەمسەدینی شارە زوریش کە فەیلسوف و کوردێکی شارە زوری بووە، ئەوە دووپات دەکاتەوە. شەمسەدین هاوشێوەی سۆمەریەکان دەڵێت کە ئادەم یەکەم کەس بووە هونەر و زانستی تۆمار کردووە و بڵاوی کردوێتەوە. هەروەها شارە زوری دەڵێت کە ئەو خۆی لە ناو شتە کۆنەکاندا هەندێک لە پەرتووکەکانی ئادەمی بینیوە. کەواتە ئەم بەڵگانە هەمووی ئەوە دووپات دەکەنەوە کە کورد ئاگاداری ڕابردووی خۆی بووە کە ئەو داهێنەری کشت و کاڵ بووە. هەروەها سەرچاوی یۆنانی ئەوەی لە ئەفسانەدا تۆمار کراوە. ئەو دەڵێت باوکی کورد تریپتۆلیمۆس بووە، ئەو کەسەی کە زانست و کشت و کاڵی لەسەر زەوی بڵاو کردوێتەوە. جگەلەوە ئیبن وەحشیە هیچ گومانێک ناهێڵێتەوە. ئەو نزیکەی 1200 ساڵ لەمەوبەر ئەڵێ پەرتووکی لەسەر کشت و کاڵ و ئاودێری لە زمانی کوردیەوە وەرگێڕاوە بۆ زمانی عەرەبی بۆ خزمەتی مرۆڤایەتی. ئەم ڕاستیانە هەمووی شوێنەوارەکانی کوردستان جارێکی تر پژڕاستی دەکەن. هەروەک لەم بەرنمەیەدا دەرکەوت، کوردستان لانکەی شارستانیەتە. یەکێک لە گۆڕانکاریە مەزنەکان کە بە شۆڕشی کشت و کاڵی ناسراوە سەرەتا لە سەرم خاکەوە دەستی پێکردووە. ئەم شۆڕشە بۆ هەتایی ژیانی مرۆڤایەتی گۆڕی و بناغە بنەڕەتیەکانی شارستانیەتی مرۆڤایەتی دانا. هەر لەبەر ئەوەشە بە پێی شوێنەوارەکان زۆربەی لایەنە گرنگەکانی شارستانیەتی مرۆڤایەتی سەرەتا لەسەر ئەم خاکەوە دەستی پێکردووە و بە جیهاندا بڵاو بووەتەوە. تەنانەت کوردستان لانکەی یەکەم زمانی هیندۆروپیشە. ئەم ڕاستیە دەستگا ئەکادیمیە جیهانیەکانیش پژڕاستی دەکەنەوە. بەڵام لە 200 ساڵی ڕابردوودا بە هۆکاری سیاسی ئەم مێژووە دەوڵەمەندە لە کورد بزر کراوە و مێژوویەکی درۆینا بۆ ئەم نەتەوەیە دروستکراوە. لەبەرەوە لە لێکۆڵینەوە زانستیەکاندا لەسەر کوردستان خاکەکەی بەدەر لە کورد مامەڵەی لەگەڵ دەکرێت. هەر لەبەر ئەمەشە مێژوویەکی شێوا و درۆینە بۆ ئەم نەتەوەیە لەسەر ئەم خاکە دروستکراوە.
خۆناسین دەیەوێت ئەو ڕاستیانە جارێکی تر بە پشدەستن بە بەڵگە مێژوویەکان بە خۆمان و نەوەکانمان بناسیێنێت. خۆناسین ئەو چیرۆکە درۆینانە هەڵدەوەشێنێتەوە کە بۆ کورد دروستکراوە و جارێکی تر لەسەر بناغی زانستی دایدەڕێژێتەوە. ئەوەش بە ئامانجی ئەوەی ئێمە خۆمان بناسین وەک ئەوەی کە هەین و هەبووین، نەک وەک ئەوەی کە لە پەرتووکە مێژوویە جیهانیەکاندا بۆ مەبەستی سیاسی ڕوخسارێکی شێوا و درۆی نەمان بۆ دروستکراوە. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.